بەهار سڵاو لە تۆ لە بینەرانی نافی دیارە وەک هەواڵەکە ئاماژەیتان پێکرد شەوی ڕابردوو لە سنووری کفری پێیزەکانی پێشمەرگە هێرشیان کراوەتە سەر لەلایەن چەکدارانی نەناسا و دیارە دوای ئەوەی هێرشیان دەکرێتە سەر یەکێک لە پێشمەرگەکان بریندار دەبێت بە ناوی محسین حوسێن کە خەڵکی قەزای ڕەواندزە دیارە دوای برینداربوونی دواتر گیان لەدەست دەدات و شەهید دەبێت دیارە شەوی ڕابردوو تەرمەکەی گواستراوە بۆ قەزای ڕەواندز بۆ پێی ئەو هاوڵاتیە دانیشتووی قەزای ڕەواندزە بەلە بەرەبیانی ئەم بۆ بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر لە سنووری قەزای ڕەواندز دیارە محسین حوسێن لە گۆڕستانی گەروی ڕۆزان بە خاک سپێدرا لە ئێستادا ئێمە لە ماڵی ئەو پێشمەرگەی کە شەوی ڕابردوو شەهید بوو دیارە من دەمەوێت بسمەلای هەرچەندە لەسەر گۆڕستان کە سوکارەکەیان ڕایان گەیان کە ئەوان ئامادەنینە کە ئەوان بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا نانەوێت پرسەدا بنێن بەڵام لە ئێستادا هاوڵاتێکی زۆر بەو پێی ئەم ناوچەیەکی تا ڕادەیەک یەکتری دەناسن و حەشایەر شەحبیە بۆیە هاوڵاتیان سەردانی دەکەن و لە ئێستادا پرسەکە بەڕێوە دەچێت دیارە هەرچەندە کە سوکارەکەی ڕایان گەوێت کە پرسەدانان درێت بەڵام هاوڵاتیان هەر دێن بۆ پرسە بۆ ئەوەی بەشدار بن لەو خەمەی کە ئەم ماڵە شەهیدە شەوی ڕابردوو کوڕەکەیان گیانی لەدەست من بۆ زانیاری زیاتر دەچمە لای برای ئەو شەهیدەی شەوی ڕابردوو سڵاو دەبێ کاک ئەکرەم دیارە سەرەتا خۆتان خۆش بن ڕۆحی شەهید ئاسوودە دەبێ ئێوە ئەو ڕووداوەتان چۆن بۆ باس کرا یاخود چۆن خەبەرتان درایە کە براکەتان شەهید زۆر بەخێرن پێشوشی بەخێرەتتان دەکەین وەڵای من شوێنێکە سەعات 9:30 قسەم لەگە برای خۆم کردن ئەحوالم پرسی گوتی احتیمالە سێم ڕۆژنە چارم ڕۆژ جژنی بینەوە بەڵام هەر پێ نەسوو تەلەفۆنی دۆ کوڕەشی من کرد گوتی فەیسبووکەکەم ئیش ناکە گوتی لە فەیسبووکم نۆ چاپووە بە هەمووی تقریبا سەعات 9:40 لۆدەی ئەو ڕسمیان بڵاو کردەوە کە ڕسمیان بڵاو کردەوە گوتیان ئەم لە کاگوتیان بریندارەکان گوتیان لەمە ئاخیری من لەسەر چاوەشی باوەڕ پێکرا و پێ ڕاگەیەندرا کە براکەت شەهید بەداخەوە ئەو برایت و چەند ساڵە پێشمەرگەیە تەمەنی چەندە هەروە خیزاندارە بەرێ خێزاندارە 4 سیە لە 2003 شەوە پێشمەرگەیە 2003 بەرێ ئەو مەقسەد دوای گیان لە دەزانی ئەو براتان ئێوە چۆن بە خاکتان سپار یاخود ڕۆیشتن بۆ ئەو شوێنە بۆ پێی ئەو ناوچەیەکی دوورە دەستا ئێوە لە شوێنێکی ترەژین چەند کیلۆمەترێک لێدە دوورە چۆن ئاگادار کرانەوە تەنها لە ڕێی فەیسبووک و یاخود بەرپرسەکانیشی پەیوەندی بێەوە ناوەلا خزم و کەسمان لەوێ هەبوو ئێمە زۆر سپاسی ئەو خەڵکەیەکێک کە ئەمە ئازیتیان کێشاوە لەوێ هەتاکو ئێرەنا خەڵکەشی ێزگار زۆر بەدوای ببوون ئێمەش خەڵکی لە زۆر بەدواوە چوین بەهۆی ئەوەی لە منتیقی زنانە بوو کە بریندار بووینە بۆ نەکەلار لەوێش بەداخەوە کیانی دەستدا ئەگەر خاڵمیرۆش ئەگەر ڕخسەت بیت ئەگەر بچین لای هەر میرۆ ئەتوانی دوو قسەمان بۆ بکەی لەسەر دیارە ئەمەش برایی ئەو شەهیدەیە کە شەوی ڕابردوو خاڵە گیان سڵاوت لێبێ ئەو چۆن خەبەر بە تۆ گەیشت کە براکە شەهید بووە چۆن خەبەر بە تو گەیشت کە براکە شەهید والله خبریان دا سوێتیان خەبەردا یاکۆ براتە شەهید بووە لە یاداوە ئەوە لەوزایە والله ئەمەش هاتم ئێرە لێرە سلاک وەڕوو خەستە ئێرە قەبستان ئێرەوەیە هێلا تاوە دەرێت چی و کەس لێوێ نەبوو داواکاری چی بەرێ داواکاریتان چی خوشکاری ئێزا داواکار ئەوەیە خۆشی گۆ برا گەورە گۆڕێتویە دیارە ئەمەش یەکێک بوو لە برای ئەو شەهیدەی کە شەوی ڕابردوو بەهۆی هێرشەکانی چەکدارانی داعش لە سنووری کفری شەهید بوومێن دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئەو هاوڵاتی ئەو پێشمەرگەی شەوی ڕابردوو شەهید بوو دیارە چوار کچی هەیە خێزاندارە دانیشتووی قەزای ڕەواندزە دوای ئەوەی وەک بارکی پێشمەرگایەتی بچێتە سنووری کفری و لە ناحیەی زنانە لە ئەرکی پێشمەرگایەتی دادەبێت دیارە شەوی ڕابردوو چەکدارانی داعش هێرشی دەکەن لەسەر سەنگەرەکانی پێشمەرگە لە ئەنجامدا گولەیەک بەر سەری محسین حوسێن دەکەوێت و دوای بەر لەوەی بگاتە نەخۆشخانە
گیان لەدەستدەدات و بەرەبەیانی ئەمڕۆژ کاژمێر پێنجی بەیانی دیارە مەحسوود حوسێن لە قەزای ڕەواندز دوای بەڕێوەچوونی مەراسیمە ئاینەکان لە قەزای ڕەواندز لە گۆڕستانی دەروی ڕەزان بە خاک سپێردرا. بەڵێ عەبدۆ لەگەڵمان بێنێ